بەڵێ عزیزان لە ناوچەی هەڵەبجە بۆ پێی کە ناوچەیەکی سنووریە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چەندین شوێنکرایە بۆ کەرەنتینەکردنی و هاوڵاتیانی کە لە سنووری ئێرانەوە دەگەڕێنەوە و نزیکەی 285 هاوڵاتی گومان لێکراو لە کەرەنتینەکانەوەمانەوە و تا ئێستاش چل هاوڵاتێک پێم وابێت ماونەتەوە لە کەرەنتینەکاندا سوپاس بەخوا سەرجەمیان هەڵگری ئەو ڤایرۆسە نەبوون. بەڵام لە ئێستادا لە پارێزگای هەڵەبجە وەرگرتنی ئەو سەمپڵی چۆنێتی وەرگرتنی ئەو سەمپڵە لە نەخۆشەکان باز دەکەین و بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر محەممەد سوبحانمان لەگەڵە سەرۆکی سنتەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە. کاک دکتۆر سڵاو لێبێ گوێ لە دەنگی ئێمەیە. سڵاو لێ و لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەیامیش ئەم کاتتان باش و بەیانیتان باش. زۆر سپاس. کاک دکتۆر دەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە لە پارێزگای هەڵەبجەدا بە چ شێوازێک سەمپڵەکان لە گومان لێکراوەکان وەردەگیرێت؟ شێوازی وەرگرتنەکەی وەکو هەر شێوازێکی تر بە ستاندەردە جیهانیەکان دەکرێت. ئەوەی کە ئێمە وەریەگرین دی بنەی زەڵسوابە واتە لە خۆڵی ناولوتی لەگەڵ ناوپۆشی خۆرگی. کاک دکتۆر دەمانەوێت لەو ڕێوشێنانەی کە گرتوتانە بەر بۆ وەرگرتنی سامپڵ و یاخود پشکنینی ئەو هاوڵاتیانە ئێوە وەکو سەرۆکی با بڵێنی سنتەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە پارێزگای هەڵەبجە تەنها پشکنین بۆ ئەو کەسانە دەکەن گومان لێکراون یاخود پلانێکتان هەبوو یاخود هەتان پێشتر هەتان بۆ یاخود بۆ داهاتووەتانە بۆ نمونە بە شێوازێکی پلان بۆ دانە نەڕێژراو لە بازاڕ یان لە کۆڵانەکان یاخود لە خەڵکی ئاسایی پشکنینی یان سامپڵی ئەو کەسانە کەس وەربگرن و بۆ بینێن بۆ تاقیگە؟ ئێمە بە شێوەی سیستەماتیک سامپڵمان وەرگرتووە سەرەتا بە حکمیەوەی کە ئەو شتانی کە ڤایرۆسەکەی پێگوازینەوە VTM پێڵێن ڤایرۆس ترانسفێر میدیا نسبەکەی بەعام لە تێکڕای کوردستاناکەمە بەس تەنها کەرەنتینەکانمان وەرەگرت. پاشان کە کەیس پیا بوو ئێمە پۆزتیڤەکان یعنیوانی کە لە قاوش خەوێنراون وەرمان گرتوون تێکراوانی کە لە قاوش خەوێنراون 35 کەس بوون تا ئێستا نمونیان لێوەرگیراوە خۆشبەختانە تەنها 18 کەسیان پۆزتیڤ بوون یعنی بڕێکی کەم لەوانەی کە بە گومانی کۆرۆنا داخڵکراون. ئێمە سنتەری کۆندامی هەناسە و چارەسەری کۆرۆنامان هەیە لە هەڵەبجە هەر کەسێک کە داخڵەکرێت لەوێ یان هەر کەسێک کە کێشەی کۆندامی هەناسی هەبێت لەگەڵ داخڵبوونەکەی لەوێ سکۆرێک هەیە لەلایەن پزیشکە بەڕێزەکانەوە پڕەکرێتەوە لە 0 تا 4 ئەکرێ وەکو ئاوت پێشنت نەخۆشی دەرەوە عیلاج کرێت لە 4 تا 7 گومانی لەسەردان دێت ڕێکاری تری گیرێتە بەر لە 7 تێپەڕی کرد سکۆرەکەی ئەو کاتە داخڵەکرێت و سوابی لێوەرەگیرێت نمونەی لێوەرەگیرێت بۆ پشکنینی تایبەت. اینجا کۆمەڵی کەسی تریش هەن کە نمونەمان لێوەرگرتوون ئەوانن کە بەرکەوتنیان هەبووە لەگەڵ کەسە پۆزتیڤەکانە کە ژماریان نزیکەی 95 کەسە و کۆمەڵی نمونەی ڕەندەممان وەرگرتووە ینی بە هاکەزایی لە کاشێری سوپەرمارکێتەکان لەگەڵ بەنزینخانەکان خۆشبەختانەوەە هەمویان نێگەتیڤ بوون. زۆر باشە کاک دکتۆر واتە با بڵێن ئەو حاڵەتانەی کەوای ئێستاکە لە لای ئێوەن چەند حاڵەتن و بارەدۆخی تەندروستیان چۆنە جێگیرە نیشانەکانی کۆرۆنایان زۆر پێوە دیارە یاخود پێویستیان بە هیچ جۆرێک لە حاڵەتی هەناسەدانی دەستکرد هەیە؟ لای ئێمە 18 کەس توشبووی کۆرۆنا هەیە 6یان مناڵن 12یان کەسانی پێگەیشتوون تەنها 5 لەوانە چارەسەر وەرەگرن ئەوانی تریان خۆشبەختانە تەنان پێویستیان بە هیچ چارەسەرێک نییە. زۆر باشە کاک دکتۆر ئەوانەشی کە چارەسەر وەرەگرن ینی چارەسەرەکەی نەگەیشتۆتە ڕادەی توندی کێشەکەیان. دەرەنجامی پشکنینەکان هەر لە هەڵەبجە وەردەگیرێت یاخود ئەو پشکنینە دەنرێتە پارێزگای سلێمانی بۆی دەرەنجامەکەی وەربگرنەوە؟ ئێمە بەهۆی نەبوونی سنتەری تایبەت بە ڕێڵتایم PCR و نەبوونی ئامێرەکە لە هەڵەبجەیە تا ئێستا هەموو پشکنینەکانمان لە سلێمانی بووە بەڵام خۆشبەختانە ئێستا سنتەرەکە لە تەواوبوونایە هەموو پێداویستەکانی دابین کراوە تەنها شیتەکان و شێوازی ئیشکردنەکەی ماوە کە ئومێد دەکەین لە ماوەی کەمتر لە هەفتەیەک بکەوێتە سەر پێی خۆی.
زۆر باشە لە پارێزگای هەڵەبجە ڕۆژانە چەند سامپڵ وەرەگرن بۆی ئەوانەی کە ئەگەری هەڵگری و ڤایرۆسن دەربکەون. ڕۆژەکان ئەگۆڕێن ینی کەوتوتە سەرەوەی کە ئێمە ڕۆژی وا هەیە سە بۆ نمونە دوێنێ ناپێرە نزیکەی 55 سامپڵمان وەرگرتووە بەڵام ڕۆژی واش هەیە 5 سامپڵ وەرەگرین. شێوازی کارکردنەکەمان بڕیارەیەات ینی بۆ نمونە کەسی گومان لێکراوە ئایا چەند کەس وجودی هەیە یان سەردانی سنتەری کۆندامی هەناسە و کۆرۆناکەیەکە لای ئێمە یان چەند کەس لە کەرنتینەکانان پێویستیان بە سامپڵ وەرگرتنە ئەمانە بڕیاریان ئایا چەند کەس بەرکەوتوی توشبۆکانن ئەمانە بڕیارەیەکە ئێمە چەند سامپڵ وەرگری ڕێژێکی دیاریکراو نییە. زۆر باشە کاک تۆ سنتەری با بڵێن کۆندامی هەناسە یاخود ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ڤایرۆس خوا نەکردە ئەگەر حەدەسەکان کەمێک زیاد بن سنتەرەکەیەوە توانای لە خۆگرتنی چەند نەخۆشی هەیە واتە چۆن نەخۆ دەتوانێت هەم چارە بکە هەم لە خۆ بگرێت لە کاتێکا کە پێویستیشان بە مەسەلەن هەناسەی سەناعی بێت. ئێمە هەر لە سەرتاوە پلانی A و B و سیشمان هەبووە لە پلانی ئەیە کردنەوەی کۆندامی سنتەری کۆندامی هەناسە و کۆرۆنا بووە بۆی کە هیچ نەخۆشیێگون نەبێت هەر کەسێک مانگەوازمان کردو لە هەڵەبجە هەر کەسێک کێشەی کۆندامی هەناسی هەبێت باش وایە سەردانی ئەو سنتەری ئەمە بکات لەبەرەوەی خاڵبەندی بۆ ئەکرێدا یا بزانرێت کە نمونی لێوەربژیرەیانە ئەکرێ هەر لە پێشوازیەکەەوە چارەسەر وەرگێ و بگەڕێتەوە یاخود لە نهۆمی سەرەوە داخل بکرێت کە دوو شێوازی داخلکردنمان هەیە ئەوانی کە گوماناوین و ئەوانی کە پۆزتیڤن. قاوشێکمان هەیە بۆ ئەوانی کە گوماناوین کە شوێنی 12 کەسی گوماناوی تیابێتەوە و قاوشی شوێنی کەسە پۆزتیڤەکانیشمان شوێنی 20 کەسی توشببووی تیابێتەوە و عینایەشمان هەیە کە شوێنی هەش نەخۆشی تیابێتەوە بەڵام چاودێری چڕەکەمان تەنها سێ ئامێری هەناسی دەستکردمان هەیە کە ئێستا ئامادەیە بۆ کارکردن. کاک دکتۆر ئەو هەژدە با بڵێن هەڵگرەی ڤایرۆسی کۆرۆنا بێگومان بەرکەوتنیان لەگەڵ کۆمەڵی کەسی تر هەبوو بە تایبەت یەکدوانێکیان بۆ ئیشەکەیانەوە کەمێک بەرکەوتنیان لەگەڵ کەسانێکی زۆر هەبوو ئەو سەمپڵانەی لەو کەسە بەرکەوتوانە یاخود لەو کەسە گومان لێکراوانەی کەوا بەرکەوتنیان لەگەڵ ئەمانە هەبوو کێسە لە ئێوەن هیچ کامێکیان پۆزتیڤ بوون یان با بڵێن هەڵگری ڤایرۆسەکە بوون لە دوای ئەو حاڵەتی یان ئەوەی کێسا هەیە ئەتوانین بڵێن کۆرۆنا لە هەڵەبجە گەشتوتە کۆڵانەکان یاخود کۆنتترۆل کراوە. ناتوانین بڵین نەگەیشتۆتە کۆڵانەکان نەک تەنها لە هەڵەبجە لە سەران سەری کوردستانە کۆرۆنا لە کۆڵانەکان وجودی هەیە لەبەرەوەی ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ناو زۆنێکین ئەگەر سیری وڵاتە دراوسەکانمان بکەی سیری ناوەڕاست و باشووری عراق بکەی سیرەکەی بەردەوام کۆرۆنا لە تەشەنەکردنایە یعنی ئێمە ناتوانین بڵین نەگەیشتۆ بە تەکید لە هەڵەبجە و لە شارەکانی تری کوردستانیش گەیشتۆتە کۆڵانەکان. دکتۆر وەک دەزانی هەڵەبجە سنوورێکی زۆری فراوانی لەگەڵ ئێران هەیە و هەروەها یعنی ئەو حاڵەتەی کۆرۆنا لە هەڵەبجە ئێستا توانی بڵێن جێگەی زۆر دەستخۆشی یانێ ئەگەر ئەم حاڵەتانەی ئێستا لە پارێزگای هەڵەبجە هەبوون ئەگەر زیاتریش بوونایانێ چاوەڕان کرا بوو چونکە بێگومان سیستەمی تەندروستی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک هێشتا لە ئاستی پێویست نییە و بە تایبەتیش پارێزگای هەڵەبجە کە سنوورێکی زۆری و هاتوچەوێکی زۆری هاوڵاتی ئێرانی هەیە ڕێنماییت یان با بڵێن بۆ هاوڵاتیان لە کاتێکا کێمە و سنوورە فراوانەمان هەیە و خۆشببختانە حەدەسەکان هێشتا کۆنتترۆل کراون مانوبوونی بەڕێستان و وەروالەیان پەیوەنددارەکان دیارە ڕێنماییت بۆ هاوڵاتیان لەم قۆناغی ئێستەی کۆرۆنایە ڕەنگە قۆناغی هوشیارکردنەوە تێپەڕی کردبێ ئێستا قۆناغێکی جددیترە لەم قۆناغەیە چی بە هاوڵاتیان دەڵێ؟ لە ئێستا شەهرەڵین پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن لەبەرەوەی ئێمە بەبێ هاوڵاتیان ناتوانین هیچ شتێ بکەین ئەگەرەوەن پابند نەبن ئێمە هەرچەندێ نەخۆشخانەمان زۆر بێت نمونەی وڵاتانی پێشکەوتوی ئەوروپامان هەیە کە هەیە سیستەمی تەندروستیەکەی پلەی 4 و پلەی 6 کە بەجارێ شەداونی کردو بەرگەی لۆدە زۆرەکەی نەگرتووە بێگومان ئەگەر لای ئەمەژە و لۆدە زۆرە هەبێت بە هەمان شێوەی یانی ئەوانی لێت بەڵام ئەوەی کە مایەی دەستخۆشی ئەمە بێ سوپاسی وحدەی ئیداری و لایەنە پەیوەنددارەکانی هەڵەبجە بکەین کە ئێمە زیاتر لە 120 کیلۆمەتر سنوورمان هەیە لەگەڵ ئێران چەند دەواازەیەکی ڕسمی و ناڕسمیمان هەیە چەندین ڕێگەی قاچاقیشمان هەیە ینی ئەمانە بە هەوڵ و ماندووبوونی دەستگا ئەمنیەکان برایانی ئاسایش پۆلیس پاسەوانی سنوور تێکرایەوانی کە لە کاران لە ئێستەیە تەنانەت کەناڵەکانی ڕاگەیاندن کە ڕۆڵێکی بەرچاویان بینیوە لە وشارکردنەوە ئەمانە هەمووی هاوکار و پاڵپشتمان بوون کە ئێمە بتوانین پێڕابگەین و بتوانین کە دۆخەکە تا ڕادەیەک لە ژێر کۆنتترۆڵا بێت. ئێستادا چاوەڕی چەند سمپڵی پشکنین دەکەن کە بۆتان بگەڕێتەوە لە پارێزگای هەڵەبجە؟
ئێستا چاوەڕی 57 نموناکەین کە لە چاوەڕوانیان بگەڕێنەوە 48یان هی کەرەنتینەکانە. ئەی دوانەکەی تریان هی بەرکەوتوانی با بڵین کەسانی گومان لێکراوە لەو عفوان لەو بڵین ئەوانی کەیان مۆدانەکەی کە هی ئەوانەی کە بەڵێ هێو کەسانەیە کە بەرکەوتیان هەبوو لەگەڵ کەسە تووشبەکانە. زۆر باشە. کاکتۆر با بڵێن کەرەنتینەکراوان لە پارێزگای هەڵەبجە بە حکومەوەی ئیتر لە مێژە با بڵێن ئەوانەی کە لە دەرەوەی وڵات گەڕاونەتەوە ماوەی کەرەنتینیان بشێکیان یانی ئەکۆتا جار کە سنوور گیرا زۆری پێسەر چووە. ئەوانەی کێسە لە کەرەنتینەن گومان لێکراوەکانن یاخود کەسی تازە هەبووە لە سەفەر گەڕابێتەوە یاخود بە قاچاق هات بێت یاخود مەسەلەن کەسێک بێت زانیاریان لەسەردا بێواتە هەموو ئەوانەی ئێساکە لە کەرەنتینەکانن بە شێوەیەکی گشتی گومان لێکراوەکانن یاخود کەسی دەروێ وڵاتیشی تایە. نا ئەوەی کە ئێمە ئەو کەرنتینەی کەمانە سێ زۆر کەرنتینەمان هەیە کەرنتینەیەکمان هەیە کە کەسانین کە گومانی کۆرۆنایان لێکین لە ناو سنتەری کۆرۆنادا هەڵیانەکەین تا ئەنجامی پشکنیان دەرەچێت. کەسانێکی تری ژەوانن کە سەفەریان کردووە یان سنووری کوردستانیان بەزانەوە ئەوانە لە کەرنتینەی هەوراماندا هەڵەکرێن. کەرنتینیشی تریشمان هەیە هۆم کەرنتینی پێڵێن ئەمە نظامێکی دەبلێچۆیە ئەو کەسانی کە خێزانی بەرکەوتەکانن کە سوکاری نزیک و نزیشی بەرکەوتەکانن لە خانوەکانیان سەرەتا کەرنتینەکرێن تا ئەنجامی پشکنەکانیان نەگەڕێتەوە. ئێمە هەڵەبجەمان دابش کردو بۆ 7 زۆنەوە ناو شاری هەڵەبجە لەلایەن تیمەکانمانەوە چاودێری ئەکرێن. خورماڵ سێ تیممان هەیە بیارە تیمێک سیروان تیمێک تەواڵەش تیمێکمان هەیە بۆ چاودێریکردنی و کەسانی کە ئەگەر لە خانوەکانیانە کەرنتینە بکرێن ئەمانە تایبەتە بەوانەی کە بەرکەوتیان هەیە لەگەڵ کەسانی پۆزتیڤە هەتا پشکنەکەیان نەگەڕێتەوە پێوترێک کۆنتاکتری سینتیم. زۆر باشە دکتۆر لەو توشبوانە تایەتی کە بەم زوانە بگەڕێتەوە ماڵەوە کە تەندروستێکی زۆر باشی هەبێت. بەڵێ بڵێ مێ دەکەین کە هەمویان بەزووی بگەڕێنەوە تیاشیا هەیە شەڵا چاوەڕی هەواڵی خۆشەکەین. زۆر باشە دکتۆر گیان کاتمان کەم ماوە پێم خۆشە کۆتا قسەت چ ڕێنمایی بێ چه داواکاری بێ لەلایەنە پەیوەنددارەکان بۆی زیاتر بەدەمی کەرتی تەندروستی پارێزگای هەڵەبجەوە بێن بە حکمیەوەی وەکو باست کرد سنوورێکی فراوان هەیە ینی هەڵەبجە ڕەنگە دەبێت چاوی زیاتری لەسەر بێ خزمەتی زیاتر بکرێت لەبەرەوەی دەیان ئەگەر و حاڵەت هەیە مەسەلەن کەسانی بە غێرە یاسایی و لە قاچاق بێنەوە ناو هەڵەبجەشەی داواکاریتان پەیامتان وەکو سنتەری ڕوبەڕووبوونەوەی باڵێن کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە وەکو پزیشکێک وەکو هاوڵاتێکی هەڵەبجەی شەیدیش هەم بۆ هاوڵاتیان و هەم بۆ لایەنە پەیوەندیدارەکان. بۆ هاوڵاتیان داواکارم کە پابەندی ڕێنمایەکان بن چکەوەی کە ئێمە یکین لە بەرژەوەندی هاوڵاتیانە ئێمە ئەوەی کە هەوڵمان ناوە بە کەمترین زیان هاوڵاتیانمان لی دەرباز بن ومێدەوارین کە پابەندی ڕێنمایەکانمان بن لایەنە پەیوەندیدارەکانی ژێمە زۆر سوپاسیانەکەین کە لەگەڵ ئێمە شەونخۆنی کێشن بەردەوامە بن لەگەڵمانە. ئومێدەوارم بۆ ئێم ڕێکارانەوەی گیراوەتە بەر کاراسانی بکەن بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستیمان کە لە ێشەگریەکانن هاوکاریان بن بەڵێ کە ناچارن کەوانی جراتەکانتون بکەنەوە بەڵام کارمەندان و پزیشکانمان ناچارن کە هەنێک کارمەندمان ئێمە لە هەر کاتێکا بێ ناچارین کە بانجام بکەینەوە. ئومێدەوارین کە وەکو پێشووتر کە هاوکارمان بوون ێسش بەردەوام هاوکارمان بن بۆ لایەنی باڵاتر ومێدەوارین کە ئەو پشکانی کە دانرێت بۆ پارێزگاکان بۆ شوێنەکان ڕەچاوی لە چاوی تەندروستی هەڵەبجە بکەن بەهۆی فراوانی سنووری ئەمە کە یەکێکین لەو شوێنانی کە لە کوردستانە زۆرترین سنوورمان هەیە لەبەرەوە مێدەوارین کە لەو بودجەیی کە بۆ ڕوبەڕووی کۆرۆنا تەرخانەکرێت و مێدەوارین کە ڕەچاوی ئەو سنوورە ئەو خاڵە سنووریانە بکەن کە ئێمە هەمانە لەگەڵ ئێرانە ئێمە ناچارین لەبەرەوەی کە لە هەنێک شتەوە کە ئێمە لە سەرتاوە دەستمان پێکردەوە هەڵمان سانەتەوە سەر پێی خۆی. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد سوبحان سەرپەرشتیاری سنتەری کۆئەندامی هەناسە لە پارێزگای هەڵەبجە وەروە سنتەری ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ڤایرۆسکەوە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بوو.